بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. سرتا أمي عرستان كم كأمرو يكي ربيع الأول صالي 1440 هجري يكمن روجي مانجي مولودة كدسي بيكردوا لما جاء إنسان شن صلوات الذي داري بيغمريان صلى الله عليه وآله وسلم بدات وميدكين صلواتي زياتر بركتي زياتر رحمتي زياتر بسرمانا دابار بوي لدسبيكي أم درسمانا علين خواهي جان بأندازي دنكي هنا ركاني هلبجا بأندازي نمي باراني باريو بأندازي جاي صوزبوي أمصال بأندازي قلاي وريوي أمبايزة صلوات بديداري بيغمريان صلى الله عليه وآله وسلم. خواهي أم صلواتاني إما بو خۆشەویستەمان بگەێنە و یەکێکنەوەمان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئێمە گەیشتوینەتە بابی ڕەجا سالیک ئەو کەسەی بەرەو خوا ئەڕوا کۆمەڵێ دەرگای هەیە لێەوە بڕوا دەرگای تەوبەمان باس کرد دەرگای سەبر و شکرمان باس کرد دەرگای خەوف و ڕەجا هەیە. ئێمە لە دەرگای ڕەجا وەستاین هەندێکمان لێ باس کرد کە ئومێدەکەم و ڕەجا ئەکەم خوای گەورە بحرمتي أم درسانا بزي ومرحمة وخوشويستي خوي بسر من أداب بارن وليمان راضي أم فصلة إمام غزالية باسي معنى الرجاء وباس كردوين يد باسي قوري الرجاء من بوأكا شنه قوري كإنسان الرجاء هبه أفرمي لصحيحين واردة كأبو هريرة بمن أجرته بغمريان صلى الله عليه وآله وسلم فرميتي لحديثك قدسي خواجان فرميتي أنا عند ظن عبدي بي من لجي قماني عبدك بخوم قمان دباج بخوا جل جلاله بيدوا بخواجان عفوتك ليت أبوري الرحم بسرتا أباريني أم قمان باشد بخوا جل جلاله بزي خوابتو رأيش چەند گومانە باش بێ بەخوا ئەوەندە زیاتر خوای گەورە دەروی خێرت لێ ئەکاتەوە. لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ کەستان نەمرن لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله. هیچ کەسێک لە ئێوە با نەمرێواتە کۆتایی ژیانتان ئللا بریتی بێ لە گومانی باش بەخوا جل جلاله. گومانتان زۆر باش بێ بەخوا حسنی ظنتان بەخوا هەبێ جل جلاله لعل خوای گەورە دەرگاکانی خێر بەسەرتانە ئەکاتەوە تایبەت لە ئاخری حیاتە. خواجان وحي ناردو بو داود عليه السلام فرمويتي أي داود من خوش بي هر كسي كيش مني خوش بي أو يشد خوش بي و داواك بلي خواجان من خوش ويسك لاي خلقي وحببني إلى خلقي يعني أي داود من خوش ويسك وتخواجان الله بداود عليه السلام من خوش ويسك لا مخلوقات كانم أويش فرموي يا ربي خوايا شون خوشويستي كم لا يخلق تشيب كم فرموي اذكرني بالحسن الجميل جوانيا كان باسك أوانيك من دروس مكردون واذكر آلائي وإحساني نعمتكاني من إحسان وشاكي من لقل مخلوقات باسك بويان هتاوكم من ينخوش بي مجاهد بما نجرته وك أفرمي بياوك للروجي قيامتها أمري بيكراك وابشتنا وآقروا سيري كرت وتي خواجا من قمان وانا وكمن أخيتنا وآقر قمان باش بوبتو رب العالمين فرموي قمانك تشون بوبا من والله قمانكم أبو خوايا كتولم أبوري فرموي بيجرنا ووازي لبن أوالي بورام. فصل كتير إمام غزالية باسي دواي رجاء من بوك كإنسان أم دواي بكار بينه شون آراميك لدليا دروس أبي ئاراستەیەکی ڕێک لە دڵیا دروست ئەبێ قەلەقی بۆ دروست نابێ ئارام ئەبێت. ئەفەرمێ بزانە دەوای ڕەجا پێویستی بە دوو جۆر کەس هەیە. کەسێکیان ئەوەندە یەئس ڕووی تێکردووە هەتاوەکو وای لێ هاتووە وازی لە عیبادەت هێناوە. یەکێکتریان ئەوەنە ئەترسێ هەتاوەکو زەرەری داوە لە خۆی و ماڵ و مناڵ لە ترسی قیامەت و ئەوانە نەئەتوانێت لەگەڵ ماڵ و مناڵە بژی لەگەڵ دەوروبەرە بژی. ئەم دوو جۆرە کەسە دەواکان بریتێ لە ڕەجا. چ ئەو کەسەی
ئەوەندە مەئیوسە لە ڕەحمەتی خوا وازی لە عەبدایەتی شێناوە. زۆر کات دەبینی گەنجێک پێی وایە ئیتر خوای گەورە لێ نابورێ، پێی وایە ئەو ڕەحمەتە گەورەی ڕەب العالەمین بەر ئەم ناکەوێ و شمولی ئەم ناکە، واز لە عیبادەتەکانە یعنی ئەوەندەی تر دوورەکەوێتەوە. باشترین دەوا بۆ ئەم جۆرە کەسە ئەوەیە دەرگاکانی ڕەجای خوای بۆ بکەیتەوە. یان کەسێک ئەوەندە ئەترسێ لە ڕەب العالەمین وای لێ هاتۆ ژیانی شێواوە، جاری وا هەیە کەسێک نازانێت چی بکە، شەو ڕۆژ لە خەوفی خوا ژیانی تێکەچێ. ئەم کەسەش دەواکەی تەنها بریتێ لە چی؟ بریتێ لە ڕەجا. ئەگەر ئینسان ڕەجای هەبێ ئەم دوو حاڵەتەی بە هیچ شێوازێک بەسەرە نایە، نە مەئیوسە بێ لە ڕەحمی خوا، نەوای لێ خەوفی خوا جەل جەلالوهو زاڵ بێ بەسەریا و نەتوانێ. ئەم دەوایە زۆر گەورەیە، بەڵام بۆ کەسێک ئەم دەوای ڕەجایە نەخۆشیە. ئەو کەسێک کەوا عیسیانە کات و پێی وایە خوا عەفویەکە، ڕەجای بەخوا زۆرە و هەر خەریکی گوناهکردنە، پێی وایە خوای گەورە عەفوی ئەکا، خوای گەورە سەتری ئەکا، یعنی ئەم جۆرە ڕەجا بۆ ئەم کەسە دائەنەکدەوە، نەخۆشیە. أفرمي فأما العاصي المغرور المتمني على الله مع الإعراض عن العبادة، أو كسيك قناه بارة مغرورة لدبرزة بيوايا خواهي قورا همشتكي أداتي تمناك لقل أول شيء إعراضك لو بشتك لو لعبادتي خوا أأمل حقي أم كسابه الشوازي دواي الرجاء بكرنا يتنها دواي ترسان بكاري بترساني لأخوا. أفرمي دواي الرجاء لحقي أم كسا أبيت الجهر هرچون هنگوين لهندي كسا لقل أوا شفاية أبيت الدرد بلا مصيبة. حالتك طبيعية إنسان أقر تايهبو طبعا بيغمريان صلى الله عليه وآله وسلم وفرماشتي زور لسرك هنگوين زور شفاية كي قوري أبي ملاحظة أوبكين همو أوشتاني كبيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمويتي بوشويني خوي شفاية بۆی ئەگەر کەسێک تای بەرز بێ هەنگوێن بخوا احتیمالە بیکوژێ، بۆ چونکە مادەیەکی حراری زۆر بەقووت لەناو هەنگوێنە هەیە ئەوەندەی تر حرارەتەکەی زیادەکە. بۆی ئەو کەسێک کە گەرمای هەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم تای هەیە فەرموویەتی فەئەبریدوه بالماء، بڕۆن تاکەی بکوژێنەوە بە ئاوی زۆر، ئاو بکا بە خۆیە ئەو بخواتەوە ئاوی فێنک هەتاوکو فێنکە بێتەوە. هەنگوێن بۆ ئەو کەسەی مادەی بڕوودە باوڵێن سەرما لە لاشەیە دروستە بێ شیفایەکی زۆر گەورەیە. بۆیە زۆر کات لە هاوینانە هەنگوین بەکارهێنانی زۆر خراپ. لە هاوینانە ئینسان کەمێک هەنگوین بخوا تا ئێوارە هەستەکە گەرمایەتی ئارەقێکی زۆر ئەکاتەوە، ئەو کارەکەی چییە؟ سعی حراری ئەم کەسە زۆر بەرزە بێتەوە. بۆیە فەرمووی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر کات کە هەنگوینی ئەخوارد لەناو ئاوە ئەیتواندەوە، لەناو ئاوی فێنکە ئەیتواندەوە ئینجا ئەیخوارد، بۆی ئەو میزاجەتە ڕێکاتەوە. هەرچۆن ئەم هەنگوینە خۆی بۆ خۆی شیفایە، شیفایەکی زۆر گەورە، بەڵام ئەبێتە دا و نەخۆشی. احتیمالە ئەو کەسەی تای هەیە بیکوژێ بە هەمان شێوازە ڕەجا لەگەڵ ئەوە دەوایە ممکنە بێتە دا و نەخۆشیکی زۆر کوشندە بۆ ئەو کەسێک کە مەغڕورە بەخوا گوناهەکات و پشتەکاتە خوا و پێی وایە بەهەشتی ژێگەی ئەوە. بۆ ئەم کەسە ئەم ڕەجا خواستنە ئەبێتە عقوبە، ئەبێتە بەڵا بەسەریەوە. ئەو کەسە پێویستی بە دەرمانێکی تر هەیە کە دەرمانی خەوفە کە لە مەودووە باسیەکە. بۆیە ئەفەرمێ ئەو کەسێک کە وەعظی خەڵکە کات ئەبێ زۆر نەرم بێ، ئەبێ شوێنی نەخۆشیەکان بدۆزێتەوە، ئەبێ هەموو عیلەتێک هەموو نەخۆشیەک عیلاجێکی باتێ بە ئەندازی خۆی. بەتاتی لەم زەمانە کە ئەفەرمێ خەڵک ئەگەر ئەسبابی ڕەجایان بۆ بکەیتەوە لەو ئەچێ زیادە ڕەوی بکەن، پێویست ئەکا مبالەغەیان بۆ بکەی لە مەسائلی تەخویفە. ئەفەرمێ لەگەڵ ئەوە واعظ ئەسبابی ڕەجا باسەکە لەوە ئەچێ پێویستی بەوە بێ کە دڵەکان نزیک کاتەوە لە خۆی هەتاوەکو ڕازیان بکە، بەڵام نا ئەبێ ئاگای لێبێ. لە زمانی خۆیان ئیمام ئەفەرمێ خەوف ترساندنی خەڵک ئیسفادەکەی گەورەترە تاوەکو ڕەجا. بەتایبەتی ئەگەر خەڵکی شوڵی لێ هەڵکێشا لە گوناه، ئەگەر شوڵی لێ هەڵ نەکێشا لە گوناه، گوناه حتا بەنهێنی ئەکرا، حتا خەڵک شەرمی ئەکرد لە گوناه، هێشتا ئەوە مەجالی عەفو و مەغفیرەت و ڕەحمەت ماوە، مەجالی ئەو ماوە تۆ ڕەجا باسکەی بۆ خەڵک کە جەهر بە گوناه کرا
مەجالی ڕەجا نامێنێتەوە کە بۆ خەڵک باس کرد. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عالم ئەوەیە کە خەڵکی بێئەمەل ناکە لە ڕەحمەتی خوا بەڵام ئەمینیشیان ناکە لە عەزابی خوا. ئەوەندە باسی ڕەجا ناکە کە خەڵک پشتێنی لێ بکەنەوە، ئەوەنەش نایان ترسێنێ هەتاوەکو هەموو کاروباری دنیا و ژیان واز لێ بێنن، بەڵکو لەو وەسەتا شتێک هەڵ ئەبژێرێ و باسەکە کە خەوفی باس کرد ڕەجائیش باسەکە، ڕەجائی باس کرد خەوفیشی لەگەڵا باسەکە. ئەگەر ئەمەت زانی بزانە هۆکارەکانی ڕەجا یان ئەوەیە ئینسان لە ڕێی ئەعتیبار و تێگەشتنی خۆیەوە دەستی ئەکەوێ یا لە ڕێی ئەخبارەکانەوە دەستی ئەکەوێ. ئەخبارەکان ئەوەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەصحاب فەرمویانە، تابعین و ئەولیا فەرمویانە، لە قورئانی پیرۆزە هاتوو. ئەمە ئەخبارەکان تۆ بەهۆی ئەمانەوە ئەزانی چەندێک ڕەجای خوات پێویستە، چەندێک لەگەڵ یا ئەژید دەی ئەفەرمێ ئەبێ بیر کاتەوە لە ئەعتیبارەکە، ئەبێ بیر کاتەوە هەموو نعمەتەکانی خوا سیرکە بزانە چه ئەمەلێکی وە دروست. يعني سبحان الله جاري وها إنسان كسيري أو همو قردون أستيريق نية غزالي فرموي إلا بو تدرس كراوة أجر إنسانية حكمتك الزاني بيانا خور لبيناوي تويا أم همو قلت جوانا لبيناوي تويا. تصور كأجر هر يكجور قلبوا إنسان توشي يأسو همو جاري قلت إنه أبينين ضل ما زيات الأسود أبي أجر يكجور طير بوا إما ما يسوون أنواع جوري طير بوا دروس كردين. ئەگەر دارەکان هەمووی لە یەک مستەوایە بوونایە ئێمە مەئیوسە بووین، تووشی جۆرێک لە نائومێدی ئەبووین، جوانیەکانمان لێ تێکە چوو، بەڵام نا بەرز و نزمی تیا کردووە. لە یەک جۆردار ئەگەر ئێستا ئێمە بین لە وەرزی بەهاران، لە وەرزی هەناران، ئەگەر بێت و ئێمە بەس جۆرەکانی هەنار بژمێرن بڕواکە عومرمان تەواو بێت تەواوی ناکەین. جارێک هەنارێکم بینی لەناو گوڵدانێکی بچووکە قوتولەی زۆر جوان جوانی کردبوو، تەسەورم ئەکرد ئەمە نەبێتە هەنار، کە کردمەوەیکی کانسێرەکەم فعلەن هەنارە و ئەشخور. ئەبینی هەنارێکی زۆر گەورە، هەنارێکی زۆر بچووک، هەنارێکی شیرین، هەنارێکی ترش، نازانی چۆن سێرکیت و سێری کام جۆرەکەی. ئێمە لەوەچێت چەند جۆرێک لە هەڵەبجەی خۆمانە بژمێرین، بەڵام ئەبێ لە جیهانە چەند جۆر کۆ بکەینەوە ئەم خوا عەزیمە پێ عەتا کردو. وەرە هەر یەکێک لەمانە بەس دیقەت بدە، بەس بۆ ئەوەی تۆ جوانیەکان ببینی. ئەمە هەمووی لە پێناوی تۆیە خوایەک دروستی کردبێ، ئەبێ ئومێدە چەند زۆر بێ پێی، چەند بە گەورە سێری ئەم خوایە بکەی کە ئەوەندە بە گەورە تۆی دروست کردووە، هەموو ئەم مەخلوقاتی لە پێناوی تۆیە دروست کردووە. ئەفەرمێ لە ئەعتیبارەکە بڕۆ سێری نعمەتەکانی خواک، بڕۆ ئەسنافی نعمەت کە لە بابی شوکرا باسمان کرد، بڕۆ لەگەڵ یا بژی. ئەبە مایەک سەر تۆ دڵت ڕۆشنایەکی بۆیە، ڕەجایەکی زۆر گەورەی بۆیە، ئومێدێ بەخوا زۆرە بێ، هەستەکەی ڕەب العالەمین تۆش ئەخاتە ژێر ڕەحمەتی خۆی ئەگەرچی گوناه و هەڵ و کەم و کڕی و تاوان باریت هەبێ. دەی هەر کەسێ لطفەکانی خۆی زانی خۆی گەورە فیتڕەتی ئینسانی بە چه حکمەتێ داناوە، لطفی ئیلاهی تێگەیشت کە تەنها بریتی نییە لەوەی کە چەند مەسلحەتێکی دنیایان ڕایی کات و ئەم هەموو جوانەیە بۆ ئینسان عەتا کردووە تەنها بۆ ئێرە، ناوەڵڵا بۆ ئێرەشەوە بۆ ئەو دنیاش. دەی بیرەکاتەوە لەوەی کە خەریکی ڕازیکردنی خوا بێ جەلە جەلالوهو هەتاوەکو لە هەلاکی موئەبەت ڕزگاری بێ. دەی خوایەک لێرە لە موسیبەت ئەتپارێزێ، ئەبێ لە قیامەتا چۆن لە موسیبەت بتپارێزێ ئەگەر کەسێکی دیندار و خوا ناز بێ. بۆیە لطفی خوا چۆن لە دنیا ئەبینی لە ئاخرەتا بیبینە، چونکە ئەو هەردوو ژیان و هەردوو ماڵ و هەردوو جێگە بەدەستی ئەوە، دنیا و ئاخرەت بەدەستی ئەوە. دەی فەرمایشتەکان ئەخبارەکانیش بە هەمان شێواز هانی ئێمە ئەدەن هەتاوەکو بابەتی ڕەجای خوا و ئومێدی خوا لە دڵمانە بچەسبێ. ئەوە تا خوایان ئەفەرمێ يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. هو عبد كانم أواني زيادة رويتان كردوا لحد خوي تجاوزتان كردوا قناهي زورتان كردوا لا تقنطوا من رحمة الله بأمد مبلنا الرحمة إخوة إن الله يغفر الذنوب جميعا. خوا جل جلاله لسرجم قناها كان أبوري، گوناهی ئاشکرا پەنهان لەمە و پێش دەو دوا گەورە بچووک
إن الله يغفر الذنوب جميعا. آية كتير أفرمي والملائكة يسبحون بحمد ربهم ويستغفرون لمن في الأرض. ملائكة كان تسبيحات إخواء لبناي تسبيحات استغفارك وطلبي لخوشبون أكان بو عبد كان إخوة لسر زوية. لفرمايشتي كتير أفرمي لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل ذلك يخوف الله به عباده. دي قد أدي برانبر بأعداء أفرمي شي أفرمي لنو آقرك سروي آقر جيريان آقر أأب مخوى جل جلاله عبد كان أترسيني هتاوكو بقرينو نبو أوي عقوبيان دابوي بيان جاريتو أقر هر زيادة رويان كر أو كاتا مستحق عقوبة أبا. واتقوا النار التي أعدت للكافرين. بترسن لو أقري كخوابو كافر كان داناو بو ايوه إيمان داري داناو أما همو أمل أداب إنسان هيواء أداب إنسان رجاء إنسان زيادة أكا. فأنذرتكم نارا تلظى لا يصلاها إلا الأشقى الذي كذب وتولى. أتان ترسينم بيغمريان صلى الله عليه وآله وسلم خواجانا فرمي بيان بلي أتان ترسينم نارا تلظى أقريشي كراو بلا سدار لا يصلاها إلا الأشقى. كي أجتناو أقرأ بريئك إلا كسيكي شقي كي أمكس كذب وتولى. وشي كذب لقل كذب لقرآن جاواز. كذب يعني دين بدرو أخاته بشدة. كذب يعني درو أكا كسك مثلا ويل للمكذبين ويلي خوابو أو كسان الدين بدرو أخنو. أقر كذب الشدكي هبو واتدين بدرو خسنو يعني أم إسلام براز نزانه بدرو خاتو يعني أو كسيك إسلام براز نزانه وبشتكات الدين أو كسأتنا وأقرأ. وإن ربك لذو مغفرة للناس على ظلمهم. ظلمت كردو ولا خوت ظلمت كردو ولا دور بر لمال ومنال قصت كردو غيبة كردو أنواع جوري ظلم ممكن أخوي قولة. إن ربك لذو مغفرة على الناس للناس على ظلمهم. خويان لذو مغفرة لبردية بو همو خلقي لسر أو ظلميك وكردو يعني. أما لقرآن بيروز أخواني تو لفرماشتكاني بيغمريانا صلى الله عليه وآله وسلم أخواني تو إبليس اللعين كاتي خوي قولة طردي كل الرحمة خوي داري كرد وتي قسم بعزة جلالي تو أي خدايا واز لبني آدم ناهينم حتى وكو روحيان تيابي أبي إلا قمران كم للريان لا بدم أيش فرميسفين بعزة جلالي خوم منش ليان ناقرم حتى وكو ليان أبورم. بو يزانان أفرمون شيطان زور كاركا بچي كاركاني الشيطان همو هل أول شتو باستغفار. أجر إنسان أستغفر الله كرد همو أوي شيطان كردتي برانبر بم إنسانا بوي عقوبة بداتو بخاتنا نجاتي أبي باستغفارك رب العالمين لا تأبوره. أما همو درقات لي أكاتو بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي أجر إيه وجناه تان نكرت خواجان قالي كتير إيه كجناه كانوا توبة كان كابو أم قال جناه كات بلام هميشه خولياتناك توبئك صادقان أك. بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموا سددوا وقاربوا أبشروا بركنوا نزيق ببنوا مجدتان ليبي فإنه لن يدخل أحدا الجنة عمله. هيج كسكر دوكي خوي نايختنا وبهشتوا. قالوا ولا أنت يا رسول الله. توج أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي منيش إلا أن يتغمدني الله برحمته إلا أويك خوي جورا برحمتي خوي لنا ورحمتي خوي الشاردوميتي داي بوشيوم بويا مخاتنا وبهشتوا. واتا إنسان بكر دوي خوي ننازي برحمي خوي بنازي ببزي أو بنازي لصحيحين هاتوك للروج قيامته بأجر أو بآدم أو تريت أي آدم برو قم فبعث بعث النار برو كلمة يشبه أتري هل صروا رابر وكو رابريني أجر لبيك وسعديك والخير في يديك خواجان دوجار بليبوتو همو خوشي لبردم تويا وللايتو همو خير لبردسي تويا بلان پروردگارا وما بعث النار چون هستانوي آجر چونه
فرموي من كل 1999 فحينئذ يشيب المولود لهمو هزار كسك نوصتو نوتو نوي أتشتنا وأقرو أفرمي وتضع كل ذات حمل أو رجاء وهايك وتضع كل ذات حمل حملها همو زكبرك كيداني وترى الناس السكارى خلق أبيني وكو سرخوش بمديو بوديو أكون لترسي عذابي خوا أري أوانا سرخوش وما هم بسكارى نخير ولكن عذاب الله شديد شدتي عذابي خوايا أفرمي يشتل لسدلي أصحاب زوءنا راحت لسدلي إيمج إسنا راحت لهزار كز نوصتو نوتو نويبسيتنا وأقرو أفرمي حتى وكد متابعا قرى وتيان أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم وأينا ذلك الواحد كمان لو يكسى هما فوتين بيغمريان صلى الله عليه وآله وسلم مجديدا يعني فرمي أو يأجوج مأجوج نوصتو نوتو نو لوان أجتنا وأقروا يكيق لئيو فرميان الله أكبر أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي والله إني لأرجو أن تكونوا ربع أهل الجنة والله أميدكم رجاء والأخوة جل جلاله أهل باش كيف تشوار بشوا يكبشي أمتي بيغمري خوايا صلى الله عليه وآله وسلم فرمي رجاءكم يجلس سي أهل باش ترهموا لأمتك من بي دواتر فرمي رجاءكم كنيوي أهل باش لأمتي من بي فرمي خلقي زؤ بكلمة يدليان خوشبو هاوارو الله أكبر يعني برزبو فكبر الناس فقال بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي ما أنتم يومئذ في الناس إلا كالشعرة البيضاء في الثور الأسود ولو رجاء أو اندخلك زورا چون مانگایك بينيت گایکی زور گەورە بێنە پێش چاوی خۆت ڕژ بێت تەنها یەک تاڵی سپی تیابێ یان سپی بێ یەک تاڵی ڕەشی تیابێ ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە هەر هەمومانەوە بەچاو هەموو ئومەتەکانی ترە بەچاو کافر و بێدینانە ئێمە ئەوەندە کەمین بۆیە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ڕەجا هەیە کەەوە هەمووی بچێتە ناو بەهەشتەوە و نیوەی ئەهلی بەهەشت پێک بهێنێ ئەم فەرمایشتە زۆر دڵخۆش کرد تصور كان هتا أمروش إنسان بيركاتوا أو هم بوذي ومسيحي ويهودي وهندوس ومشك برس ونازانم أنواع وأشكال مشركة أميدك بياكي خواهي ولنا أم هم أمما توي هل بجاردوا بأمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم إنسان وتصور لك شهادكي عقلي علمي باري بارزي والله رحمتي خواه توي لبن ماليش مسلمان خلق كردو هتا وكو بتخاتنا وبهشتوا شون تعامل لقل خواياكي شون أميد بيه شون رجاد لقل ياهي أفرمي كاتك سيري أمانأكي كيف جاء بالتخويف فلما أزعج جاء باللطف كاتك سير أكات حيش ترسينا منه أمر رواياتنا سيرك كاتك وأترسي بيسيب اللطف هي كاتك ضلي اطمئنان أكات شوين هوا أرزوك هندي جار أجر هاتو ترسا قلقي بودروس أبي بيسي بويك لبيني خوف ورجاء برجي أتاوكو جانيكي زور ستاندر جانيكي زور أسهي بس بربل نأوبي أمبري قرتبي نأوبي أوبري قرتبي ابن مسعود أفرمي بخوا بشوازي خوا لمن خوشبي لقيامة مغفرتي شوا بسر معنا أبارين بعقلي هيج كسيك وبدلي هيج كسيك أنا هاتو مجوسية كات بو ميواني إبراهيم عليه السلام كاتك استضافي كردو آقري كردو وسي خواردنێکی بۆ ئامادەکە ئەو سوژدەی بۆ ئاگرەکە ئەبرد ئەویش دەری کرد دووری خستەوە ئەفەرمێ خوا وەحی بۆ نارد ئەی ئیبراهیم 90 ساڵە ئەو کەسە عومرەکە من خواردنی ئەدەمێ ئەو کوفرانەی من ئەکا هێشتا من هەر نیعمەتی خۆمی بەسەرا ئەبارێنم تۆ یەکجار لەسەر سفرەکەی خۆت جێگەت نەکردەوە ئەفەرمێ ئیبراهیم عەلەیهی السەلام ڕای کرد بە دوایە دۆزیەوە هێنایە و گەڕانیەوە کابراش زۆر سەری سوڕما وتی خوا ئەوای پێوتم 90 ساڵە ئەو نیعمەت بەسەر تۆ دابانێت تۆ کوفرانەیەوە کە عیبادەتی کەسێکی تر ئەکەی ئەڵێ کەسەکە زۆر سەری سوڕما لە لوتفی خوا ئیمانی هێنا لە بەردەم ئیبراهیم عەلەیهی السەلام بۆیە ئینسان
ئومێدی زۆر ئەبێت بەخوا ڕەجای زۆر ئەبێ ئومێدەکە کە خوای گەورە بەزەی و ڕەحمەتی خۆی بەسەریا ببارێنێ ئەفەرمێ ئەم هۆکارانە چ سیرکردنی نعمەکان چ خوێندنەوەی ئەم ئەثەرانە دڵی تۆ بەرەو لای ڕەجا ئەبا هەستەکەی دڵەکەت زۆر خۆشە بێت ئومێدت زۆر زۆر ئەبێ کە خوای گەورە عەفوتەکە و لێت ئەبوورێ دڵت دوور ئەکەوێتەوە لە کەسە یائیسەکان کەسە بائیسەکان ئەو کەسانەی کە هیچ ئەمەلیان بە ڕەحمی خوا نییە دوور ئەکەوێتەوە لەوان ئەفەرمێ کەسێکیش کەوە ئەحمەق و مەغڕور بێت ئەفەرمێ نابێ ئەمانە بدرێ بەگوێ چونکە بڕوا گوناه کات و پێی وابێ خوا عەفویەکە بڕوا شوڵی خراپەکاری لێ هەڵبکێشێ و پێی وابێ عەفوی خوا شمولیەکە ئەبێ عەبدایەتیکە ئەبێ ئەهلی مزگەوت بێ ئەبێ ئەهلی وەرع و دین بێ ئەهلی خواناسی بێ لەگەڵ ئەوەشە ڕەجای زۆر بێ ئەگەر تووشی هەڵەو کەم و کوڕی هات خوای گەورە عەفوی ئەکە ئەم کەسە کەسی تەواو بۆیە زۆر کەس ئەفەرمێ ئیسفادە لەوە ناکەن لەوەی کە بێت ئەم ئاەتانی ڕەجایان بۆ باسکە یا ئەم فەرمایشتانیان بۆ باسکی بەڵکو پێویستیان بە تەخویف هەیە وەکو عەبدێک وایە کە عەبدێکی لاڕێ کە تەنها بە عەسا ڕێک ئەبێتەوە لە عەرەبە قسەیە کرا و توانە العەسا لمن عەسا عەسا گۆچان بۆ کەسێک کەوا عیسیانەکە ئەگەر کەسێ عیسیانی کرد پێویستی بە ئاەتی تەخویف هەیە کەسێک کە عیسیانی نەکرد عیسیانی لە دەست دەرچوو ئەم دوو شێوازە زۆر جیاوازە کەسێک محبی عیسیانە و عەبدی عیسیانە کەسێک عیسیانی لە دەست دەرئەچێ و ئەیکە ئەم دوانە زۆر جیاوازن ئەوەی عیسیانی لە دەست دەرئەچێ پێویستی بە ئاەتی ڕەجاء هەیە بە ئەسبابی ڕەجاء هەیە کەسێک کردەی بۆتە کردەی گوناهباران ئەم کەسە پێویستی بە ئاەتی تەخویف و پێویستی بە عەسا هەیە ئێمە هەموو جارێک حتا ئەو ڕۆژەی ئەمرین کە لە خزمەت ئاەتی ڕەجاء ئەوەستین ئەم فەرمودانە ئەوەستین سوبحان الله ئارامێکی زۆر گەورە بۆ دڵ و دەروونمان دێ هەستەکەین عەفو و ڕەحمەتی خوا بەزەی و کەڕەمی خوا هەمیشە لەگەڵمانایە بۆیە عەزیزانم ئەهلی مزگەوت ئەهلی خواناسی ئەهلی تاعەت ئەهلی دینداری براوەی ئەم دنیا ئەو دنیا والله لێرە خۆشترین دڵت هەیە ئارامترین دڵت هەیە هەز بە ئەمن و ئەمان و ئارامی ئەکەی لە سێبەری خوایە بەخوا لە قیامەتیشە بە هەمان شێواز هەز بە ئەمن و ئارامی ئەکەیت خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا رب العالمین خوای گیان ئێمە قەت یەئس ڕوومان تێناکە لە ڕەحمەتی خۆت لە ڕەحمەتی خۆت بێبەشمان مەکە یا رب العالمین یا ربی خوای گیان گوناه بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناه بە پەنهان کردومان عەفومان کە گوناه نەمان زانی و کردمان عەفومان کە گوناه زانیمان و کردمان عەفومان کە خوای گیان بە ئومەتی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو خۆشەویستە قبوڵمان کە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە دامان مەزێنە لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان هەموو گرفتەکانمان بۆ چارەسەرکە ئەومان بە حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بە مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە پەروەردگارا داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە یا ربی خوای حقد و حەسادت لە دڵمان ئامەهێڵە خوای پەنامان بدە لە چاوی پیس پەنامان بدە لە دڵی پیس پەنامان بدە لە ساحر و شعوەزەچیەکان یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەت پەنا ئەگرین بە تۆ لە شەهوەت پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا خوای پەنامان بدە لە ڕیا خوای پەنامان بدە لە ڕیا خوای لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببوورە تو گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە خوای گیان لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە تو گەورەی خۆت خوای لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە بەرزمان کەرەوە لای خۆت یا رب العالمین خوای گیان سڵاوی ئەم بەیسێ ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئێمە لە مانگی مەولودان یا ئیلاهی دەستەکانمان بەرزکەوتەوە بۆ لای تۆ سەڵەوات بۆ دیداری ئەو خۆشەویستەمان ئەنێرین و سەلامی بۆ ئەنێرین خوای گیان سەلام و سەڵاتەکانمان بگەێنە ئەو یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە دڵمانە زیاد کە زمانمان تەڕ و پاراوکە بە سەڵەوات لەسەر ئەو یا ربی خوای گیان دڵمان تێرکە بە خۆشەویستی ئەو پەروەردگارا داوات لێ ئەکەین
ڕەفعی دەرەجاتمان کە مەقاممان بەرز کەرەوە لێمان ڕازی بە لەم دنیا سەرمان بەرز کە لەو دنیا لە بەردەم خۆتا سەرمان بەرز کە عاقبەتمان پڕخێر کە دامان مەزیان لەسەر خواناسیە ئەکرەم الأکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين.